جەماعەت ئێستا چوانەیەکمانەیە براوانەی هونەرمانەیە یاڵە باوڕە برامۆ خەریکی چین؟ سبابەوانەی هونەرمانەیە باش من بۆچی بێ من ئەمڕۆ تاقیکردنەوەم هەیە پێویستە زیاتر بخوێن لەبەر نەبرەکان برام وانەی هونەریش وانەیەکی گرنگە پێویستە ئێمە گرنگی پێ بدەین چونکە لە داهاتوو کارمان پێ دەبێت ئەی باشە تۆ نەتوتم حەزم بە کۆلێژی ئەندازیاری بەڵێ وا بوو بەڵام بۆ لەبەرچی وانەی هونەر چ پەیوەندێکی بە کۆلێژی ئەندازیاریەوە هەیە چۆن پەیوەندی پێوە ئەی تۆ نازانیت لە کۆلێژی ئەندازیاری لەبارەوە ڕاست دەکەڕەوە کەواتە باوڕە ئەوستا سەری بێنەژیرۆ فەرموو. تابیانی خۆشەویست بۆوانەی ئەمڕۆمان وانەی وێنە ئەندازەیەکان دروست دەکەین لەگەڵم بن و با دروستی بکەین. وانەی هونەر وانەیەکی گرنگ و پێویستە و لێرە لە کۆمەڵگەی بارز گرنگێکی زۆر بە وانەی هونەر ئەدرێت